مشتومڕەکانی یاسای بودجەی فیدراڵی کۆتاییان پێهاتووە. وەزارەتی دارایی ڕێنمایەکانی ئامادە کردووە و دەیدات بە دام و دەستگاکانی دەوڵات. لەمە دووە بە میکانیزمی نوێ بودجە خەرج دەکرێت. شاندەکەی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەفتەی ڕابردوو کەیسی نەوت و داهاتە نانەوتیەکان و خەرجی داتای فەرمانبەرانی ڕادستی تیمی حکوومەتی عێراقی کردبوو. هەر بۆیە دوای وردبینیکردن وەزارەتی دارایی فیدراڵی جارێکی تر بانگهێشتی شاندەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکاتەوە تاکو کۆتا ڕێکەوتن بکەن و ڕێنمایی بە حکوومەتی هەرێمیش بدەن. الرئيسي أنه الإقليم يرفض تسليم یەکێک لە ناکۆکیە سەرەکیەکان ئەوە بوو کە حکوومەتی هەرێم ئامادە نەدەبوو کە داتای فەرمانبەرەکانی بداتە وەزارەتی دارایی. وەزارەتی پلاندانان و داراییش پێیان وابوو کە تەنها لە ساڵ 60 فەرمانبەران بە شێوەیەکی ڕاستەقینە موچە وەردەگرن. بەڵام دوای ڕێکەوتنەکە و ڕادەستکردنی داتاکان حکوومەتی عێراق ڕاستیەکانی بۆ دەرکەوت و بڕیاریان داوە کە پشکی هەرێم بە تەواوی بدەن. شاندەکەی حکوومەتی هەرێم ڕۆژی یەکشەمە جارێکی تر سەردانی بەغداد دەکەن لە ئەگەری ڕێکەوتنیان لەگەڵ وەزارەتی دارایی ڕێنمایەکان وەردەگرن و بە وەشموچی مانگی 6 ڕەوانەی هەرێم دەکرێت. بڕیارە هەر لەم هەفتەیە پشکی هەرێمی کوردستان بە بودجە و موچەی مانگی حوتیشەوە ڕەوانە بکرێت. ئەگەر ڕێکەوتنیش نەکرێت یان دۆ بخرێت ئەوە سولفێک بە موچی مانگی حوت دەدرێت بە هەرێم و دواتر لە پشکەکەی دەیبڕن. فوت فيما بين أربيل وبغداد كانت قد زارت بغداد وبالعكس. شاندەکەی هەرێم و بەغدا ڕێککەوتنی کۆتاییان کردووە و ڕێککەوتنەکەش لە بەرژەوەندی خەڵکە. حکوومەتی عێراق هەموو داتا و داهاتەکانی لەبەردەستە. بۆ نمونە حکوومەتی هەرێم کەیسی نەوتی ڕادەست کردووە. ئەمەش کێشەکەی چارەسەر کردووە. داتای موچە هێزەکانی پێشمەرگە و فەرمانبەرانیش هەمووی ڕۆم بووەتەوە. هذا الملف هناك أيضا رواتب البيشمركة، هناك أيضا موظفي حكومة إقليم كردستان. یاسای بودجەی فیدراڵی ئێستا هیچ بربەستێکی سیاسی یاسایی لە بەردەمدا نەماوە. هەر بۆیە سەرەتای ئەم هەفتە بڕیارە وەزارەتی دارایی ڕێنمایی بە وەزارەت و پارێزگاکان بدات و دەست بە جێبەجێکردنی بکرێت. چاوەڕوانیش دەکرێت پشتی هەرێمی کوردستان هاوشێوەی شارەکانی تر عێراق ڕەوانە بکرێت. شوان جەباری، کوردستان 24 بەغدا.